بڕگەی دوو هەممان ڕەواندنەوەی گومانێکە کە زۆر جار ئیساراکرێت بە ڕووی جیهادیەکانە ئەڵێ وەرگرتنی زانستی شەرعی لە پێشترەوەک لە جیهادکردنەکە بابزانینەمە وایە خاوەنی ئەم گومانە ئەڵێ ئەبێ زانستی شەرعی فێر ببیت اینجا دوای ئەو جیهاد بکەی ئەگەر مەبەستی فەرزی عین بێ لە زانستی شەرعەکان ئەڵێن ئەوە ئاسانە ماوەیەکی زۆری ناوێت چونکە زانینی بەڵگە شەرعیەکانی لەسەر فەرز نییە مهمەوە بزانە ڕکوع و سجود چۆن نوێژەکان چۆن زانینی تەفسیلاتی بەڵگەی شەرعی ئەحکامەکان لەسەر زانایان فەرزە نەک لەسەر عەوامی مسلمانە وەکو ئیبن حەجەر لە قورتوبیەوە خوا لێیان ڕازی بێ نقلی کردووە کە فەرموویەتی ئەمەیە کە پێشەوایانی فتوا و پێش ئەوانیش پێشەوایانی سەلەفی لەسەر کۆبووە هەندێکیان هەر فەرموویانە ئەسڵی فیتڕەی خۆی بەسە واتە کە خەڵکی بە مسلمانی لەدایکە بن ئەمە بەسە هەروەها بەوەی بە شێوەی متەواتر کە زۆر لە زۆرێکی ترەوە ڕیواەتی کردو لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتووە کە جەنابی عەلەیهی سەڵات وسەلام و یاوەرانیشی کە ئەعرابیەکی بتپەرستە هاتە مسلمانە بوو هەر شایەتمانەکان پێ هێنا و ئەحکامە ئیسلامیەکان فەرزەکانیان پێ ئەوت و بێ بەڵگە شەرعیەکە ئەمما ئەگەر خاوەن ئەم گومانە مەبەستی لە فێربوونی زانستی شەرعی زانینی فەرزە کیفایەکان بێ یعنی فەرزە کیفایەکانی زانستی شەرعەکە بێ کە مسلمان نابێت جیهاد بکە پێش فێربوون و زانینی ئەوانە ئەمە لە دوو لایەنەوە بە هەڵەدا چوو لایەنی یەکەم فەرزی کیفایی کردو بە فەرزی عین لەسەر تاکتاکی مسلمانان ئەمەش ناشەت و ناممکنە چونکە لە توانادا نییە هەموو مسلمانان واز لە کار و کاسبی و بەرژەوەندەکانی خۆیان بهێنن بۆ فێربوونی زانستی ئەسڵێک خوای گەورە بەرهەڵستی لەمە کردو کە ئەفەرمێ وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين نأكره هەر هەموو مسلمانان بچنە جیهاد خۆ ئەبوو هەر لە هەر کۆمەڵ و تاقمێکیان بۆ زانستی شەرعی دەستەیەکیان لێبڕانایە تا شارەزای دینەکە ببن ئەبینی خوای گەورە خەڵکی لەم ئاەتەیە کردو بە دوو پۆلەوە دوو ئاست و دوو پلە ئاست شارەزایان و نەشارەزایان هەروەکو کە لە ئاەتەکەی تریشە هەیەوەکووە فەرمە فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون لە قورئانەوان و شەرعناسان و شەرعزانان بپرسن کە مادام خۆتان نازانن یعنی زانا هەیە زانای شەرعزان هەیە کە ئەبێ خەڵکەکە فێرکاتەوە ئەمە لە سەری فەرزە چ بە فێرکردن و دەرس پێوتن چ بە وەڵامدانەوەی پرسیارە شەرعەکان یان خۆی محازەرە بداتەوە یان خۆی باسێک دامەزرێنێ لێەوە حەقیان بۆ ڕوون کاتەوە چونکە ئەمە ئەرکە ئەسڵەکێتی کە خوای گەورە فەرمێ وەلیونذیروا قەومەهم ئیذا ڕەجەعوا ئیلەیهم بۆی کە گەڕان و ناقەوم و کەس و کارەکانی خۆیان لە حەڵاڵێتی و حرامەتی دینەکە ئاگاداریان بکەن یانە بێ خۆی باسەکە دامەزرێنەوە کە خوای گەورە فەرمێ قل تعالوا أتلوا ما حرم ربكم عليكم پێیان بفەرموو وەرن با ئەوەتان بۆ ڕوون کەمەوە کە خوای پەروەردگارتان لێ حرام کردو ئەوامیش بەرپرسە کە خۆی بڕوات و زانا بدۆزێتەوە لێی بپرسێ مادام خۆی لە دینەکە شارەزان نەبووە بە مناڵی نەی خوێندووە ئەبێ بڕوا بگەڕە زانایە بدۆزێت ئەگەر زانایەک نەزانێکی بینی کارێکەکە کە پێچەوانەی حکمی شەرعا بێ بۆی ڕوونکات و ئامۆژگاری بکە وەلیونذیروا قەومەهم ئیذا ڕەجەعوا ئیلەیهم قل تعالوا أتلوا ما حرم ربكم عليكم کەوابوو هەر بەوەی کە کابرای زانا با دەلیلێکیش بێ ئەیزانێ کەوابوو تۆ زانای بەو دەلیلە کابرا ئەبینی کە بەبێت دەلیل کەوتۆتە کارێکەوە کە حرامە بۆ نمونە یان بۆی جائز نییە پێویستە تۆ بۆی ڕوونکەیتەوە ئەم حکمە شەرعیە کەوابوو ناشێ وا بڵین ئەم کابرایە کە قسەکەمان بۆ ئەکاوەڵێ کابرای جیهاد پێشەوەی بڕوە بۆ جیهادەکەی ئەبێ زانستی شەرعی فێر ببێ ئەڵێن زانستی شەرعی کامیانە مەبەستت ئەوەیە کە بڕێکی باش یعنی بەس لە عەقیدە و عیبادات و شەریعەتەکان نەزانێ ئەحکامەکان فێرە بێ ئەگەر مەبەست دەوێت لەمە تەفسیلتر ئەوە ئەبێ بێ بە مەلا ئەگەر مەبەست دەوێت دەلیلە شەرعەکانیان بزانێ ئەمە ڕاست نییە و دەلیلە شەرعەکانیان مەرج نییە لەسەری بۆیە عولەمای ئیسلام لە ئادابی فتوایە فەرموون ئەگەر نەزانێک لە مفتیەکی پرسی وتی ئەرە فڵان شت حەڵالە ئەو کارە جائیزە بیکەمیانەی کەم بۆی هەیە بڵێ بەڵێ یان نەخێر
چکە گەرباسی دلیل شەرعەکانی زۆر بۆ کرەوە بە بەحث لە ئیطاری چوارچەوەی لە بازنەی فتوا دەرەچ کەوابوو لەلایەنی یەکەمەوە ئەم کابرایە کەوای پێوتوین و ئەبێ مجاهیدەکە فێری زانستی شەرعی بکەن لە پێش هەموو شتێکە ئەمە بە هەڵەداچوو لەلایەنی دووەمیشا دیسان بە هەڵەداچوو کە شتێکی کردووە بە مەرجی جیهادکردن کە لە مەرجەکانی جیهادکردن نییە ئەم کابرایە خاوەن گومانەکە وەرگرتن و فێربوونی زانستی شەرعی کردووە بە مەرجێک بۆ جیهادکردن ئەمە خۆی بێدایە لێ پرسین کوا بەڵگە لە قورئان و سنەتا لەسەر ئەمە چییە خۆشمان نەتوانین وەڵامی بین ئەڵێن نە لە قورئان و نە لە سنەتا بەڵگە لەسەر مەرجی وان نییە پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام وكل حديث متفق عليه هيا فرمى من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هر کەسێک بدعەیەک لەم دینەمانە داهێنە لێی وەرناگیرە و ڕەتەکرێتەوە سەری بە کابرای گوماناوی ئەڵێن تۆش بدعەیەکت داهێناوە و ڕەفزە بڕۆ ماڵی قەڵب سەر ساحیبی ئەشێ لێی بپرسین باشە ڕەفتارێک گفتاریان کردارمان لە سیرەیان نیشاندا هەڵوێستی یاوەرێک فەرمانی پێشەوایەکی سەلەف دید و بۆچوونی شەرعناسێک شتێکی وامان بۆ بێنەرە و تاکو قەناعەت بکەین بۆی کە جەناب دەڵێ فێربوونی زانستی شەرعەکە فەرزە یان مەرجە پێش جیهادکردن ئایا هیچ کەسێک لە پێشەوایانی دین فەرمویانە وەرگرتنی زانستی شەرعی پێش جیهادەکەی و مەرجە بۆی ئایا لە هیچ گۆشە و کەنارێکی مێژووی مسلمانانە ڕووی داوە کە ئەمیرێک سەربازەکانی تاقی کردوێتەوە یا پرسیاری دەربارەی زانیاریان لەسەر زانستی شەرعی لێکردبن نەخێر ئیتر ئەم مەرجە هەتیوەتان لەکوێوە هێناوە ڕۆژی حودەیبیە ساڵی شەشی کۆچی بوو 1400 یاوەری بەڕێز لە خزمەتی پێغەمبەری خوایە بوون عليه الصلاة والسلام لە غەزای خودی فەتحی مەکەشا ساڵی هەشتی کۆچی 10,000 یاوەری عزیز لە خزمەتیا بوون عليه الصلاة والسلام پاش فەتحی مەکەش بە مانگێک غەزای حونەین دەستی پێکرد ئەو کاتە 12,000 سەرباز لە خزمەتیا بوون 10,000 لە خزمەتیا چوونە مەکە و 2,000 لە مەکە مسلمان بوو کە پێیانەوترا مەسلەمەت الفتح ئەم 2,000 کەسەی کە مسلمان بوون لە دواییە کەی و چۆن و لای چێ لە ماوەی ئەم مانگەدا فێری زانستی شەرعی بوون غەزاکەی حونەین دوای مانگێک لە فەتحی مەکە بوو 2,000 کەس لە ماوەی ئەم مانگەدا فێر بوون و مسلمان بوون نەک فێر بوون مسلمان بوون باشە چه دەلیلێکمانە دەیتێ لەوەی کە ئەم 2,000 کەسە کەی فێر بوون لە ماوەی ئەم مانگەدا چۆن فێر بوون چی فێر بوون لای چێ فێر بوون چۆن فێری زانستی شەرعی بوون ئەم 2,000 نەو مسلمانە دوای مانگێک لە مسلمان بوونیان بەشداری غەزای حونەینیان کرد باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان شەرعناسان و پێشەوایانی یاوەران بە کەسێکیان لەو 2,000 فەرموو جارە بەشداری غەزاکە مەکە و بۆ زانستی شەرعی لێ ببڕێ خۆ ئەوانە تیان نەبوو هێشتا لە شرک پاک نەبوو بووە وەکو دلیلمان لەسەرەوە ڕیوایەتەکەی ئەبوو واقیدی لەیثیە خوا لێ ڕازی بکە هەر لە باسی ئەو کات و شوێنەشە ئاجێڕێتەوە هەر لە باسی غەزای حونەینە ئاجێڕێتەوە کە بەشداری ئەوەیان کردبوو فەرمووی خرجنا مع رسول الله صلى الله عليه وسلم إلى حنين ونحن حدثاء عهد بكفر وللمشركين سدرة يعكفون عندها وينوطون بها أسلحتهم يقال لها ذات أنواط قال فمررنا بالسدرة فقلنا يا رسول الله اجعل لنا ذات أنواط كما لهم ذات أنواط فقال رسول الله صلى الله عليه وسلم الله أكبر إنها السنن قلتم والذي نفسي بيده كما قالت بنو إسرائيل اجعل لنا إلها كما لهم آلهة قال إنكم قوم تجهلون لتركبن سنن من كان قبلكم أبو واقدي ليثي رضا إخوائي لبيا فرمي لخزمتي بيغمر إخوائي بن عليه الصلاة والسلام بجداري غزاي حنين ما نكر يعني دواي مانجيك دواي فتحي مكة هشتان نو مسلمان بوين تازه كفرمان جي هشتبو حدثاء عهد مشریکە کان درەختێکیان هەبوو چەکەکانیان بۆ پیرۆزبوون و ئومێدی سەرکەوتن پیا هەڵەواسی خۆشیان لای ئەو درەختە ئەمانەوە خەڵوەتیان نەکێشە پێیانەوت ذات و ئەنواط ئێمەش گەیشتین بە درەختێک وتمان ئەی پێغەمبەری خوا
عليه الصلاة والسلام ذات أنواطك من بؤمة ذات أنواطك بؤمة دياري بك وكو أوان مشركة كان كذات أنواط خوانا فرمي الله أكبر أما همان ريتشكيا بو خواي جاني مني بدست إيوش هر أوالا كبنو إسرائيل كان بمساند خوايك من بوداني وكو أوان واتە جۆرەکە پەرستەکان کە خوایەکیان هەیە جۆرەکەیەکی کانزایی هەبوو دروستیان کردوویان پەرست اینجا سەیدنا موسا فەرمووی بەڕاستی ئێوە خەڵکێکی نەزان و نەفام پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئێوەش هەمان ڕێچکەی ئەوانتان گرتوتە بەر لەم کورتە باسەوە بۆ دەرەکەوێت کە وەرگرتنی زانستی شەرعی مەرجی جیهادکردن نییە تەنانەت ئەگەر یەکێک کەم تەرخەمیش بوو بێت لە فێربوونی ئەو زانستیا کە فەرزی عەینە ئەم کەم تەرخەمی و ئیهمالکردنەی ڕێی بەشداربوونی جیهادەکەی لێ نەگرتووەکو ئەم یاوەرە بە ڕێزانە کە هێشتا حدەثاء و عهد بالكفر بەڵام بەشداری جیهادەکەشیان کردو کەوا بوو دانانی زانستی شەرعی بە مەرجێک بۆ مجاهد مەرجێکی باتڵە مەرجەکانی جیهادیش هەموو فقها قسەیان لەسەری کردووە لە هەر کتێبێکی فقیە تەماشا بکەی لە بابی جیهادا مەرجەکانی جیهاد دانراوکە لەسەر چێ فەرزە بۆ نمونە ئیمامی ابن قدامەی مەقدیسی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی المغنی وشرح الكبير لە مجلدی دێم لە لاپەڕە 366 ئەفەرمێ جیهادکردن حەوت مەرجی هەیە مسلمانێتی باڵغبوون ژیرێتی سربەستی نێرینەیی لەشساغی هەبوونی توانای دارایی دوو مەرجی تریشی لە شوێنی ترە دوای شەرحی ئەوانە باس کردووە کە ئیزافە ئەبنە سەر ئەو حەوت مەرجە ئەو دوو مەرجە ئیزافیەش بریتین لە وەرگرتنی مۆڵەتی دایک و باوک و وەرگرتنی مۆڵەتی خاوەن قەرز بۆ کەسێک کە قەرزار بێت ئەمە نۆ مەرج ئەمە کە مەرجی بەشداربوونی جیهادی فەرزی کیفایە ئەمە ئەگەر جیهاد ببوو بە فەرزی عین کە لەسەر یەکیەکی مسلمانان فەرزە بێ هەندێک لەم مەرجانە هەر نامێن پێنجیان ئەمێنێتەوە کە بریتین لە مسلمانێتی باڵغبوون ژیرێتی نێرینەی لەشساغی لەناو شەرعناسانە هەیە کە ئەفەرمێ ئەگەر دوژمن هێرشی کردبووە سەر ناوچەکەیان لە مەسافەی کورتکردنەوەی نوێش کەمتر بوو نێرینەیەکەش مەرج نامێنێ یعنی ئافرەتانی ژە بێت چەک هەڵگرن و مقاومە بکەن مەرجی هەبوونی توانای داراییش نامێنێ هەر کەسێک نەفامانە ڕەفتار نەکات و خۆی لە حەنای حەقاکە ڕووچێرنەکە ئەبینێت کە وەرگرتنی زانستی شەرعی مەرجێکی بەشداربوونی جیهاد نییە و لەسەر هیچ کەسێک نییە نە لە حاڵەتی فەرزی عینە نە لە حاڵەتی فەرزی کیفایە ئەوەی ئیبن قودامە باسی لێوە کردووە لای هەموو شەرعناسانی مەزهەبەکان و غەیری ئەوانیش مەرجەکانی جیهادن ئەوانەی کە ئێمە کتێبەکانیانمان خوێندوتوە یا ئێوە ئەی خوێندنەوە ئێوە ئەگەڕێنەوە بە شوێن کتێبە فقیەکانە و ئەی بینن هیچ زانایەک نابینی فێربوونی زانستی شەرعی کردبێ بە مەرجی جیهاد کرد کەوابوو دانانی ئەوەی کە مجاهیدێک پێش ئەوەی دەست بداتە چەک و جیهادەکە بکە ئەبێ فێری زانستی شەرعی ببێ قسەیەکی باتڵە ئەوەندەت بەسە کە بوخاری ڕەحیمە الله لە بەڕای کوڕی معازەوە خوا لێ ڕازی بێ ئەجێڕێتەوە کە ئەفەرموویەتی أتى النبي صلى الله عليه وسلم رجل مقنع بالحديد فقال يا رسول الله أقاتل أو أسلم قال أسلم ثم قاتل فأسلم ثم قاتل فقتل فقال رسول الله صلى الله عليه وسلم عمل قليلا وأجر كثيرا الرواية مسلمة يفرمك أبراك كهمو جستي خوي لآسن هالشي شابو يعني قلغان وزري وتفاقي جنگي زور بيو بوتير وكوان وشمشير والرمو هموش ديكي بيو هات الخصمت بيغمري خواه صلى الله عليه وسلم عرضي كر بجنگم يا مسلمان ببم فرمي مسلمان ببا باشان بجنگه ایتر مسلمان بو چو جنگه که او کجرا بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي کردوی کم کرد بلان پاداشتی زور بو سيري كام كابرا هيج علمك شرعي فير نبو مسلمان بو چوە جەبهەکە نوێژێکیشی نەکرد بەسەرهاتی تری وەکو ئەم حاڵەتە مسلم لە خاتو عایشەوە خوا لێ ڕازی بێژێڕێتەوە کە لە غەزای بەدرا کابرایەکی کافر هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئازایەتی ناسراو بوو یاوەران ئەیان ناسی زۆریان پێخۆش بوو لە ڕیزیانە بەشداری غەزاکە بکە کە عەرزی پێغەمبەری خوایان کرد عەلەیهی سەڵاتو وەسەلام کە
ئەم کابرای مسلمانیش نەبێ بەڵام مسلمان نابێ بەڵام ئەیەوێ بەشداری غەزاکە بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموو ارجع فلن ئەستەعینە بمشریک بگەڕێرەوە هەتا یارمەتی لە مشریکە وەرناگرم هەر لەو فەرمودەیە هاتووە کە دواتر مسلمان بوو بەشداری غەزاکەشی کرد ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی بە هیچ یەکێک لەو دوانە ئەوەی یەکەمیان حاڵەتی یەکەم کە هاتوو مسلمان بوو دوای شەهید بوو ئەمەشیان کە بەو هەموو زرێ و چەک و تفاقەوە هاتبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قبولی نەکرد بێ لە خزمەتیا بێ بە هیچ یەکێک لەو دوانەی نەفەرموو بڕۆ هەندێک زانستی شەرعی دەربارەی دینەکە فێر بە اینجا بۆ هەیە بەشداری لە جیهادەکەی بکەی بەڵکو هەرەوەندەی بە شێوەیەکی گشتی شایەتمانی هێناو بەشداری جیهادەکەی کرد ئەگەر زانین مەرجی جیهادکردن بۆیە حتمما پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێش بەشدار بوونیان لە غەزا ئەیناردە لای یاوەرێکی خۆی تا زانستی ضەروریەکەی فێرکە ئادەی ئەبوو هورەیرە شتێکی فێرکە ئادەی معاذی کوڕی جەبەل ئادەی عەلی کوڕی ئەبی تاڵیب ئەم عولەمایانەی سەحابە ئادەی شتێکی فێرکە کەوابوو فێربوونی زانستی شەرعی مەرجی جیهادکردن نییە و زیادە خراوەتە سەر مەرجەکان ئەو مەرجەش باتڵە و قسەیەکی پوچەڵە ئەگەر کەسێ بۆی نەبێت جیهاد بکات تا زانستی شەرعی فێرە بێ ئاسەواری جیهاد هەر نامێنێ چونکە وەکو جمهوری شەرعناسانە فەرمون جیهاد لەم زەمانەیە فەرزی عەینە کەوابوو هیوادارم ئەم مەرجە باتڵ و پوچەڵەش نەبێتە هەنجەت و بەهانەی هەندێکی تر بۆ خۆ دزینەوە لە جیهاد و مجاهیدان کە ئێستا واقیعاً وایە کە ئەڵەی جیهاد هەندێکڵن بۆ کابرا نابێ بڕوا دوو کەلیمە شەرعەکە فێر بێ برا نابێ و شەرحی عەقیدەکە بزانێ لانی کەم بە عەقیدەی تەحاوی بزانێ چێ ئەمەی لەسەر کردووە بە مەرج ئەمە مەرجێکی باتڵ و ناشەرعی و داهێنانێکی ناقۆڵا و ڕەفزە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە حەدیثی بوخاریە من اشترط شرطا ليس في كتاب الله فهو باطل وإن اشترط 100 شرط هەر کەسێ مەرجێک داهێنێ لە کتابەکەی خوای گەورەیان نەبێ ئەوە باتڵە و ناڕەوایە ئەگەر 100 مەرجیشی هەیە 100 مەرجیش بێ هەر باتڵ و ناڕەوایە چونکە ناکرێ تۆ بەڵگەیەک هیچ شتێکت بەدەستەوە نییە بێنی بڵێ زانستی شەرعی فێربوونی زانستی شەرعی مەرجە بۆ جیهادکردن ئەمە قسەیەکی باتڵە بەڕاستی جا ئێوە بینیتان ئەو عولەما بەڕێزانەی ئومەتی ئیسلام یەکی وەکو ئیبن قودامە کە فەرمی مەرجەکان حوتن دوای دوانی تریشی بۆ ئیزافەکردن کە وەرگرتنی ئیجازەی دایک و باوکە یان وەرگرتنی ئیجازەی خاوەن قەرزە بۆ کابرای قەرزار ئەمە لە کاتی فەرزی عەینایە لە کاتی فەرزی کیفایەشە ئەمە لە کاتی فەرزی کیفایەیە لە کاتی فەرزی عەینیشا فەرمووی 5 لەمانە ئەمێنن ئەنجا فەرمووی ئەگەر دوژمنان بەقەدەر مەسافەی کورتکردنەوەی نوێژ یعنی 83 کیلۆمەتر ئەگەر ئەوەندە نزیک کەوتنەوە لە مسلمانان نێرینە یەکەش بە مەرج نامێن هێبە بە 4 یعنی ئافرەتانیشە بێ چەک هەڵگرن و مقاومە بکەن یعنی تۆ تەسەوری ئەوە بکە ئەگەر دوژمن 80 کیلۆمەتری ما بوو بگاتە ئێمە ئەبێ ژنیش چەک هەڵگرێ 80 کیلۆمەتری ما برا ئێمە هەوە محاکم و مرتەدەیە سە حکوممانەکەن ئەنجا نێرینەیەک نەماوە ئەهلی ئیسلام بێ و چەکی پێوێ بڵێ وەڵا جیهادەکەم جا برا تۆ سەیری ئەم کارە ساتەکە یعنی تۆ چۆن نەتوانی ئەمە بێنی بیکەی بە شەرتێک سەرباری ئەم وەزعەنا لەبارە سەرباری ئەم بێغیرەتی ورە ڕووخانە تۆ بێی بڵێ وەڵا زانستی شەرعیش فەرزە لەسەر کابرای مجاهید ئێوە عالەمە هەمووی ئاوا پاڵەداتەوە